بەوەی کۆمەلگا هێزی خۆی وەرگێ پێویستی بەوەیە کۆمەڵێکگە بن بڵێن خوانیە کۆمەڵێکی ژەبن بڵێن خوا هەیە بەوەی ئەو جەنگە لە ئەو دوو جەمسەریە هەبێت چونکە کۆمەلگاکە بەم دوو جەمسەریە ڕاوەستاوە بەڵام کاتێک یەکێک لە دەرەوەی ئەم دوو جەمسەرەیە نا بڵێن هەتاو بەخوا دەزانێ و نە بەخواشی نازانێ ینی لە دەرەوە ئەمانەیە ئەمە تۆمەتبار دەکرێت بەچی لەلایەن تەرەفێکیانەوە تۆمەتبار دەکرێت بە تەرەفەکەی تر وەکو وایە کەسانێکی چەپ و ڕاستە بن ڕاستەکان ئەم تۆمەتبار دەکەن بە چەپێتی چەپەکانیش ئەم تۆمەتبار دەکەن بە ڕاستێتی لە کاتێکان نە ئەم ڕاستڕەوە نە چەپڕەویشە بەڵام چەپ و ڕاستەکان لە بینی خۆیانە ڕازڕەوەکان و چەپڕەوەکان یەکتری تۆمەتبار ناکەن و ئەوانە پێویستیان بە یەکترە بۆەوەی هەبن چونکە لە لەو جەنگا ئەوان بوونیان هەیە کە لە بەرامبەر یەکا دەیکەن لە بەرامبەر یەکا بن کامانە یەکیان لە بەرامبەر ئەوی ترا کشایەوە لەبەرەوەی ئەو هێزەی دروست دەبێ هێزێکی مادیە وەکو چۆن ئێستا تۆ دەست دەنەی بە دیوارێکەوە یا من ئێستا ئەو دوو دەسەم هەردووکیان هێزیان تایە وەکو مادە ئەم دوانە ئێستا بەرەڵابن لە یەک هێزەکە لە ناویانە چییە مت و خەوتووە بۆ ئەوەی هێزە لە ناویانە بێتە دەرێ پێویستیان بە چییە پێویستیان بە لێکدانە لەم لێکدانە هێزەکە دێتە دەرەوە ینی ملحیدەکان و ئەوانەی ئەتیقادیەکان هەردووکیان پێویستیان بە چییە پێویستیان بە یەکترە ینی تاواکەری یەکترن ینی ئەوەی خەتەرە ئەوەیە کە دێتە دەرەوەی ئەم ئەتیقاداتە چ ئەتیقاد بە بوونی خواوەندەکان چ ئەتیقاد بە نەبوونیان ئەوەی لەوەی کانتایمەمان باس کرد کە مەوزوعی خوا کە تۆ دێنیتە ناو ئەمەوە بەم منتیقە مامەڵەی لەگەڵ دەکەی کە هەیە یان نییە ئەوە هێناوتەتە ناو کاتیگۆری بوونەوەرەکانەوە ئەوەی کە باسی دەکەی تر خوانیە بەمانە ڕاستەقینەکەی ئەمەی کە تۆ باسی دەکەی مەوجودێکە لە مەوجودەکان کە تۆ پرسیار لەبارەی وجودیەوە دەکەی هەیە و نییەوە دەکەی ئایا هەیە یان نییە هەیە یانیە ینی چی ینی شتێکە ئەلێرا لە بەردەستمانە شتێکە کە ئەلێرایە شوێنێکی گرتووە ینی بوونەوەرە یا بوونەوەر نییە وە پرسیارەکە ئێمە لەبارەیەوە ناکەین بوونەوەرە یا بوونەوەر نییە پرسیارەکە لەبارەوە ئەوە دەکەن کە ئەمە بوونەوەرە بەڵام ئەم بوونەوەرە هەیە یان نییە فەرقەیە لە بینی ئەوەی تۆ پرسیار دەکەی ئەرێ خواوەند بوونەوەرە یا بوونەوەر نییە لەگەڵ ئەوەی خواوەند هەیە یان نییە ئەمە دوو پرسیاری جیاواز هەر یەکەیان بەرەو شوێنێک دەمان بات ئەلێرا کێشەکە هەردوو تەرەف خواوەندی ئەوەشی کە نەفی دەکا نفی بوونەوەریەتەکەی دەکا ئەوەی کە ئیسپاتی دەکا ئیسپاتی بوونەوەریەتەکەی دەکا لە کاتێکە خۆی لە ئەسڵا کێشەکە لەکوایە لەوایە خوا ئایا بوونەوەرە یا بوونەوەر نییە نەک هەیە یان نییە یعنی لای هەردووکیان شتێکی مشتەرەکەیە هەمان بیر و باوەڕ هەیە کە خوا ئەگەر هەبێ یانەبێ بوونەوەرە یعنی ئەم دەڵێ نییە بەڵام بڕواشی وایە ئەگەر هەبێ دەبێ بوونەوەر بێ ئەویش کە دەڵێ هەیە بڕوای وایە ئەگەر هەبێ دەبێ بوونەوەر بێ یعنی لێرە چیەیە ئیشتراکێکەیە لە بینی ئەم دژانە چونکە ئەگەر ئەو ئیشتراکە نەبێ ئەم دژانە ناتوانن کۆ ببنەوە ئەساسەکەیان یەکە لەبەرەوە لێرە ڕەش و سپیکە لە یاریەکە کۆ دەبنەوە هەردووکیان بەشێکن لە یاریەکە ئەوەی کە الحادی و ئاعتقادیە ئەم دوانە لە بینی خۆیانە کێشەیان نییە کێشەی ئەم دوانە لەگەڵ یەکێکایە کە ئەو بە شوێن حەقەتی شتەکانە لەگەڕێ لەگەڵ یەکێکایە کە دەڵێ شتێک کە تۆ وشیار نەبووی پێی و نەتزانی اعتقادی پێمەکە چونکە مادام نایزانی ئیتر لەکوێوە تۆ فەرەزەن لێی دەترسی لەکوێوە تۆ ئەم شتە دەکەیتە حاکم لەسەر خۆت کە نایناسی نازانی چییە لەبەرەوە شتێک دەبێت بیزانی جا بیلەوە بکەیتەوە کە جا مامەڵێ لەگەڵکەیت کە نەتزانی دەبێت ڕاوەستی نەحکم بی کە ئەو شتە ئاوایە نەحکم بی کە ئەو شتە ئاوا نییە
طبعا ئەم تەقوا ئەلێرایە کە تۆ شتێکت نەزانی ڕاوەستی هەتا ڕۆشن بێتەوە ئەجا حکمی لەسەر بی زانین پێویستی بەم وەستانەیە وە سوکرات داوای ئەوە دەکات کە ئێمە بوەستین لەسەر شتەکان تا ڕۆشن ببنەوە حەسە بە ڕۆشنیەکەیان وە ڕێگە بدەین خۆیان هەر لە خۆیان حکومەکە دەرچێکە ئەو شتە چییە و چی نییە ئێمە زەمینەی بۆ خۆشکەین بۆ ئاشکرابوونی حەقیقەتەکە نەک پەردە لەسەر حەقەتەکە پەردەیەک دانین پەردەیەک بە پەردەیەک بیپۆشین نێڵین ئاشکرا بێ بۆ ئەوەی ئەو پەردەی بەسەرمانە داوە خەڵک ئەو پەردەیە بە حەقەتەکە بینی هەردووکیان سقەیان بەوە نییە کە چی هەیە لە بن ئەم پەردەیەوە هەیە یان نییە لەبەر ئەوە کە بڕوایان بەمە نییە کە هەیە یان نییە تسیان هەیە لەوەی کە لە پشتەوە هەیە زانینیان بەمە نییە نەک بڕوا زانینیان بەوە نییە ئەوەی گرنگە بۆەوەی پەردەکەیان لەسەردا داوە زانینیان بە پەردەکە هەیە نەک بە ئەوەی پەردەکەیان لەسەردا داوە لەبەرەوە کاتێک کە ئەوەی دێت حقەتەکە کە لە پشت پەردەکەیە دێ ئاشکرا دەبێ ئەم دوو پەردەیە هەردووکیان هەڵدەماڵێ هەردووکیان دەبێ لاکەون ئەلەم کاتە ئەوەی حەقیقەتە خەتەرە لەسەر چی هەردوو تەرەفە دژەکە خەتەرە لەسەر ئەمیش و لەسەر ئەویش ئیتر ئەمە تەبان ئەمەی کە حەقەتە ئاشکرا دەبێ ئەگەر لەگەڵ ئەم تەسەورێ ئەمیشایەک بگرێتەوە هەر خەتەرە لەسەری ئەگەر لەگەڵ ئەو تەسەورە ئەویشایەک بگرێتەوە خەتەرە لەسەری بۆچی چونکە ئەوەی گرنگە لای ئەم سەپانی تەسەورەکەیە بە نەزانی یعنی تۆ شتەکە نەزانی تەسەورەکە وەرگری من قسەیەک دەکەم بۆ تۆ لێم نەپرسیتەوە لەبارەی قسەکەەوە تحقیق نەکەیت و لێم وەرگری و حکمی پێ بکەیت ئەمە مۆزوعە ئەو مۆزوع نییە تۆ حق یعنی حقەتەکە بزانی ئیتر ئەو هێزەی نامێنە عینەکەی من دەسەڵاتەکەی من دەسەڵاتم نامێنی